لاوڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردی ڕێگرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کەشاوەرزانی کرماشان لە بەردەم وستانداری. ناڕەزایەتی خەڵکی جوانڕۆ لە ئاست نەبوونی بەرق. زەرەرمەندبوونی جوتیاران و ئاژەڵدارانی چاڵدێران بەهۆی لافاو. هێرشی هێزەکانی ڕزگاری عەفرین بۆ سەر بەکرێ گیراوانی تورکیا. پەرەسەندنی مانگرتنی پەرستاران لە ئێران. 16هەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شرکەتی پاشتواگۆن لە عێراق. هێرشی هێزەکانی سپای پاسداران بۆ سەر شارۆمەندانی بەلوچ لە زاهدان. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی قەزلحەسار و سەبزەوار و سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر 10 شارۆمەندی بەهایی لە ئیسفەهان. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی کەشاوەرزانی کرماشان لە بەردەم ئوستانداری. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ کەشاوەرزانی کرماشان بە کۆبوونەوە لە بەردەم وستانداری و پارێزگایە ناڕەزایەتی خۆیان لە ئاست بە یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشۆگرفتەکانیان نیشاندا. بەپێی راپۆرتەکان کەشاوەرزانی پارێزگای کرماشان لە ئاست نەدانی پارەی گەنمەکانیان ناڕازین و خوازیاری دابینکردنی کارەبا، پێدانی پشکی سوتەمەنی و دیاریکردنی نرخی گونجاو بۆ بەرهەمە کشت و کاڵگیەکانیان بوون. ناڕەزایەتی خەڵکی جوانڕۆ لە ئاست نەبوونی بەرق. دانیشتوانی شاری جوانڕۆ ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ لە بەردەم ئیدارەی بەرق کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان لە ئاست بڕێنی بەردەوامی کارەبا نیشاندا. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە، کۆمەڵێک لە کاسبکاران و دانیشتوانی شاری جوانڕۆ بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی بەرق و داخستنی دەرگای و ناوەندە دەوڵەتیە بە چیمەنتۆ خوازیاری دابینکردنی کارەبا بوون. زەرەرمەندبوونی جوتیاران و ئاژەڵدارانی چاڵدێران بەهۆی هاتنی لافاو. بەهۆی بارینی لێژمەی باران و هاتنی لافاو لە شارستانی چاڵدێرانی سەر بە پارێزگای ورمێ زیانێکی زۆر بە جوتیاران و ئاژەڵدارانی ئەو شارە گەیشت. ڕۆژی سێشەممە لە گوندی ناوەری سەر بە شارستانی چاڵدێران لە باکووری پارێزگای ورمێ بەهۆی بارینی بارانی بەخۆڕ زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشت و بەرهەمی کشت و کاڵی جوتیاران و چەندین سەرمەڕ و ماڵاتی ئاژەڵداران لە نێوچوو. هێرشی هێزەکانی ڕزگاری عەفرین بۆ سەر بەکرێ گیراوانی تورکیا. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ هێزەکانی ڕزگاری عەفرین هێرشیان کردە سەر بەکرێ گیراوە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا و شەڕێکی قورس هاتاراوە. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ڕزگاری عەفرین لە چوارچێوەی عەمەلیاتی تۆڵەسەندنەوە لە گروپە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورک هێرشیان کردە سەر بنکە و بارەگاکانیان و پاشەڕێکی قورس 20 تەرۆریستیان کوشت و 17 دیکەیان بریندار کرد. شانی باسەکە هێزەکانی ڕزگاری عەفرین پاش ئەو ئۆپراسیۆنە دەستیان بەسەر کۆمەڵێک چەک و چۆڵ و ئۆتۆمبیلی سەربازیشدا گرتووە. پەرەسەندنی مانگرتنی پەرستاران لە ئێران. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ پەرستاران لە شارەکانی عێراق، کرماشان، شیراز، کەرەج، فەهرەج، فەسا، یەزد، بوشێر، بەندەرعەباس، نوراوای مەمەسەنی و ساری لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ، پەرستارانی شاری شیراز لە بەیاننامەیەکدا کۆتاییان بە مانگرتن هێنا و ڕایان گەیاندووە کە وەزارەتی بێداشت و بەرپرسانی پارێزگای فارس بەڵێنی جێبەجێکردنی داخوازیەکانیان داوە و ئەگەر بەڵێنیەکانیان جێبەجێ نەکەن دووبارە دەست لە کار ئەکێشنەوە. پەرستاران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دامەزراندنی هێزی کاری نوێ بوون. 16هەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شرکەتی پاشتواگۆن لە عێراق. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شرکەتی پاشتواگۆن بۆ 16هەمین ڕۆژی بەردەوام دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی کارخانەی پاشتواگۆن خوازیاری گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەر کار، پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە،
گۆڕانی دەستەی بەڕێوەبەرایەتی شرکەت و لانانی بەرپرسانی گەندەڵ و هەروەها ناکارامە بوون. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر شارۆمەندانی بەلوچ لە زاهێدان. بەیانی ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ هێزەکانی سوپای پاسداران و ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی زاهێدان هێرشیان کردە سەر دانیشتوانی ناوچە پەرازنشینەکانی ئەو شارەوە چەندین خانوویان ڕووخاند. بەرەبەیانی چوارشەممە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی بە بیاگادارکردنەوەی پێشوەخت هێرشیان کردە سەر دانیشتوانی ناوچەی مەنزلا بوو شارۆچکەی عەشایری زاهێدان و چەندین خانوویان ڕووخاندووە. بە وتەی چالاکانی بەروج مامورانی ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی زاهێدان وێ ڕایبڕینەوەی چەنددار لەگەڵ خاوەن ماڵەکان بەشەڕاتون و هێزەکانی سوپای پاسدارانیش چەند کەسیان دەست بەسەر کردووە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی خزل حەسار و سەبزەوار. بەیانی چوارشەممە 24 گەلاوێژ حکمی ئەعدامی 5 بەندکراو لە زیندانەکانی قزل حەساری کەرەج و سەبزەوار جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان 3 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قزل حەساری کەرەج لە سێدارە دراون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە بێهروز وەفایی و عەلی نیازی. شایانی باسە کە بەندکراوی سێهەم خەڵکی ئەفغانستان بووە و ناسراوی ئاشکرا نەکراوە. لە لایەکی دیکەوە دوو بەندکراو لەوانە زیندانیەکی کورد لە زیندانی سەبزەوار بە هەمان تۆمەت ئیعدام کراون کە ناسناویان بریتیە لە موسا ڕەزا ئیبراهیمی و ڕەزا زەردکوهی. سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەر 10 شارۆمەندی بەهایی لە ئیسفەهان. دادسەرای گشتی و ئینقلابی ئیسفەهان 10 شارۆمەندی بەهایی بە تەبلیغ دژی نظام و چالاکی تەبلیغی و ئامۆزشی بە پێچەوانی شەرعی ئیسلام تۆمەتبار کردووە. ناسناوی ئەو 10 شارۆمەندە بەهاییە بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بریتیە لە ندا بەدەخش، ئارەزوو سوبحانیان، یەگانە ڕۆحبەخش، موژگان شاهڕەزایی، پەرستوو حەکیم، یەگانە ئاگاهی، بەهارە لوتفی، شانا شەوقیفەر، نگین خادمی و ندا عیمادی. جێگای ئاماژەیە کە ئەو 10 هاوڵاتیە لە ڕێکەوتی یەکی خەزەڵوەری ساڵی 1402 هەتاوی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرابوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی کرێکاران لە گەورەترین کانگای مسی جیهان لە وڵاتی شیلی. ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژ کرێکارانی شاغەڵا گەورەترین کانگای مەسی جیهان لە وڵاتی شیلی لە ناڕەزاتی بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. بە پێی راپۆرتەکانی اتحادیەی کرێکارانی معدەنی شیلی ڕۆژی سێشەممە پاش دانوستان لەگەڵ نوێنەرانی شرکەتی BHP کە کۆمپانیایەکی ئوسترالیاییە بە ئاکام نەگەیشتون و مانگرتنی گشتیان ڕاگەیاندووە. بەهۆی دەست لە کارکێشانەوەی کرێکارانی گەورەترین کانگای مسی جیهان نرخی مس لە بازارەکانی جیهان بە شێوەیەکی بەرچاو هەڵکشاوە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕیفاهی و پێدانی 1% پشکی داهاتی شرکت بە کرێکاران بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. هەر شاد و کامەرامەت.